سڵاتان لێبێ بەڕێزان لەژێر دروشمی قودس لەناو دڵماندایە بەشێک لە هاوڵاتیانی شاری سلێمانی لەناو سەکۆی ئازادی لەناو پارکی ئازادی کۆبوونەتەوە بۆ ناڕزای دەربڕین لەسەر ئەو داگیرکاری و ئەو زوڵمەی کە وڵاتی ئیسرائیل لە فەڵەستینیەکان و لە مزگەوتی ئەقسای پیرۆز دەکات. من دەمەوێت بەنامەیەم جارە لەگەڵ بەشێک لەو هاوڵاتیانە قسە بکەم و پەیامیەوان بگوازینەوە بزانین لەسەر زوڵم و داگیرکاریەکانی ئیسرائیل و جوولەکە لەسەر موسڵمانانی فەڵەستین چیمان پێڵێن لەگەڵمانە بن. بەشێک لە جەستەی موسڵمانان خوێناویە لەژێر ئاگر و ئاسن و موشکبارانی سوپای جوولەکەی داگیرکەرایە. ئێمەش لێرەوە پشگیری خۆمان بۆ موسڵمانانی غەزە و فەلەستین و هەموو ئەو خوشک و برایەنەمان لە فەلەستینە دەرئەبڕین هاوخەمیانین. ئێمەش پڕبەدڵ ناڕەحەتین بە ئەزیێدانی ئەوەندەمان لەدەست دێت لێرەوە پشگیریان ئەەکەین دوعای خێران بۆ ئەەکەین خۆی پەروەردگار سەرکەوتویان بکات. ئەوەی کە بینین هەندێک قسە دەکرێت لەسەرەوەی هەندێک بە ناوڕۆشن بیر باز لەوەکەنکەوە فەڵەستین و قودس کێشەی ئێمەی کورد نییە. پامت بۆم جۆرە قسانە بۆم جۆرە دەنگویانە ئێمە موسڵمانین، ئێمە پێش ئەوەی کورد بین موسڵمانین. ئەوانە بەشێکن لە ئێمە مسلمان وەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ هەمویان یەک جەستن. چۆن ئەگەر جەستەیەکت ئەندامێکت ئێش و ئازار بکێشێ شەو نخوونی پێوە ئەبینی، ئێمەش بە هەمان شێوە پێی ناڕەحەت ئەبین، ئازار ئەکێشین بە ئازارکێشانی ئەوان، دڵمان ناڕەحەت ئەبێ لەگەڵ خەم و خەفەت و ناڕەحەتیەکانی ئەوانانی ئێمەش لێرە. جەناب چ پەیامێک هەیە بۆ خەڵکی با بڵێین زوڵم لێکراوی فەڵەستین و بەتایبەت غەزە؟ ئێمە وەکو موسڵمان ئەوەندەی پێمان بکرێ لێرەوە ئەوەمان پێکرێت کە هاتوین و ناڕزایی خۆمان دەرەبڕین لێرە وەستاوین و بۆ پشتیوانیمان لە براکانمان لە خوشکەکانمان لە فەلەستین و لە مەسجیدی ئەقسا. مزگەوتی ئەقسا تەبعاً یەکەم قیبلەی موسڵمانانە و لە لای ئێمەی موسڵمان پیرۆزە، یەکێکە لەو شوێنانەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئینسانی موسڵمان ئەتوانێت شەدی ڕیحالی بۆ بکاو بۆی بچێ و بەتایبەت بۆ عیبادەت بچێ بۆ ئەو شوێنە. بۆیە ئێمە بە یەکەم ڕووگەی خۆمانی ئەزانین و بە یەکێک لەو شوێنە پیرۆزانەی ئەزانین وەکو مەکە و مەدینە تەماشای ئەکەین و لە لای ئێمە پیرۆزن و بۆیە دیفاعکردن ئەضعف الئیمان لای ئێمە ئەوەیە کە ئەمڕۆ هاتوینەتە ئێرە وەستاوین و بۆ پشتیوانی لەو بەڕێزانە و جۆرە قسانی کە باز لەوەکەن قودس و فەڵەستین و مەسجیدی ئەقسا کێشەی کورد نییە. بۆم جۆرە دەنگۆیانە بۆم جۆرە قسەیانە چیتان؟ ئەو قسانە قسانێکن کە دوورن لە دینداری و لە مسلمانەتی و ئێمە وەکو مسلمان هاتوین پشتیوانی ئەەکەین و ئەوان گەلێکی مەزلومن ئەگەر لە ڕووی نەتەوایەتیەوەشەوە تەماشایکەین ئێمە چۆن مەزلومین و چەند ساڵە زوڵمان لێکرێ و ئەوانی چەندەها ساڵە زوڵمیان لێکرێ. بۆیە ئێمە لەوەشا مشتەرەکین لە ڕووی دینداری و مسلمانەتیە مشتەرەکین کە دیفاع لە ئەقسا بکەین، دیفاع لەو خوشک و برایانەمان بکەین. لەو لایەنەشەو مشتەرەکین کە ئێمە هەردووکمان مەزلومین، ئەوان بە شێوازێک زوڵمیان لێکرێ و ستەمیان لێکرێ و ئێمەش بە شێوازێکی تر. بۆیە لەو ڕوانگەەوە ئەبێ ئێمە هەردوو لامان پشتیوانی لە یەکتر بکەین. پەیامت بۆ خەڵکی فەڵەستین و بەتایبەت خەڵکی غەزەی داگیرکرا و با بڵێن خەڵکی غەزەی زوڵم لێکراو چی؟ بەنای خی گەورە ئێمە وەکو گەنجانی سلێمانی ئەمڕۆ هاتووین پشتگیری خۆمان ئاراستەی برا غەزەیەکانمانەکەین، برا فەڵەستینیەکانمانەکەین، پشتیوانیانین. ئێمە وەکو کە ناتوانین بڕۆین لەوێ یارمەتیان دەین، ئێمە لێرە پشتیوانیانین، پشتیوان بەخوا سەرکەوتن بۆ برا موسڵمانەکانە غەزە ئینشاڵڵا سەرەکەوێ. بەشێک لە ئەو قسانی کە ئێستا لە ناو سۆشیال میدیا هەیە باز لەوەکەنکەوە قودس و فەڵەستین کێشەی کورد نییە. وەکو گەنجێکی کورد تۆش پەیامت بۆم جۆرە قسانت؟ بەڵێ ئەوانەی کەەوە ئەڵێن بەهەڵا چوون ئێمە هەر موسڵمانێک لەم سەرزەویە هەر گرفتێکی هەبێ گرفتی ئێمەشە، چونکە ئەوان برای ئێمەن. ئێمە پشتیوانی برا موسڵمانەکانمانەکەین. قودس کێشەی منە، قودس کێشەی منە. بەڵێ کاکە سڵاو عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵاهی خوا بەخێر. پەیامی جەنابەت بۆ خەڵکی فەڵەستین و بەتایبەت نوێژ خوێنانی مزگەوتی ئەقسا چی؟ وەڵی ئێمە وەکو گەنجانی مسلمانی سلێمانی داهاک خۆمانەکەین لە ئەقسا. زۆر باشە. ئەوەی کە ئێستا باسەکرێت نوێ ئەو پەیامە بگەینە هەندێک بە ناوڕۆشن بیرکەوە مزگەوتی ئەقسا و فەڵەستین و خەزەی فەڵەستین کێشەی کورد نییە. جەناب وەکو گەنجێکی کورد لەسەر ئەم جۆرە قسانە چێڵ؟ یەک ئێمە مسلمانین هەر لە بەروی ئیسلامین
ئەوانیش مسلمانە بێ پشگیریەکەین دوش لەبەرەوەی ئەقسا بەشێکی ئەمیتە. جەنابەت چیەڵێ لەسەر ئەو داگیرکاریانی کە ئیسرائیل و جوولەکە ئێستا لە خاکی فەڵەستین و مزگەوتی ئەقسای؟ بەڵێ وەڵا ئێمە زۆر بەتوندی ئیدانەی ئەو هێرشانەی ئیسرائیل دەکەین کە بۆ سەر مسلمانانی ئەقسای ئەنجام دەدا. بە هەموو شوێک ئیدانەی دەکەین و ئێمە پشتیوانی و پشتگیری خۆمان بۆ خوشک و برایانی خۆمان لە فەڵەستین دووپات و چەندەهاپات دەکەینەوە. و لێرە ئەو گردبوونەوە و ئەو ئامادەبوونمان ئەوە بەشێکی کەمە لە ئیمانمان تێدەگەی ئەوە هەموو مسلمانێک هەر کەسێک کە خۆی بە مسلمان بزانێ بە ئیماندار بزانێ بە شوێنکەوتەی محەممەد عەلەیهی سەڵات و سەلام بزانێ پێویستە دەنجی هەبێ ڕەنجی هەبێ ئەگەر هیچ نەبێ بە دوعا دەبێت دوعایان بۆ بکەین چونکە ئەوانە مەزلومن زوڵمیان لێ دەکرێت ستەمیان لێ دەکرێت خاچیان داگیر دەکرێت لە جێگەی خۆیان لەغ دەکرێن لە ماڵ و حاڵی خۆیانیان تۆپباران دەکرێن موشکباران دەکرێن گولەباران دەکرێن بۆیە ئێمەی مسلمان ئەوان کە مسلمانن خوشک و برای ئێمەنە ئینەمە المؤمنون ئیخوە خوای تەعالا دەفەرمێ مسلمانان خوشک و برای یەکترن ئێمەش دەبێ بە هەموو شێوەیەک هاوخەمی خۆمانیان بۆ دەبڕین بۆ ئەو خوشکانەمان بۆ ئەو برایانەمان کە زوڵمیان لێ دەکرێت ستەمیان لێ دەکرێت کاتی خۆی کوردکەوە ستەمی لێکراوە زوڵمی لێکراوە چەندمان دڵ بەوەیەوە خۆش بە کاتێکەوە وڵاتێک شوێنێک کەسانێک دیفاعیان لێمان کردووە جا ئەگەر بە دەنگ بوو بێ ئەگەر بە نووسراوێک بوو بێ ئەگەر بەگرتنە باوەشی کورد بوو بێ لە هەر جێگایەک لە هەر مەملەکەتێک بوو بێ چەندمان دڵ پێ خۆش بۆ ئێستاش لە یازال ئەیجێڕینەوە دەڵێن کاتی خۆی فلان کەسە فلان وڵاتە فلان شوێنە ئەو دیفاعی لە ئێمە کردویان ئەو هەڵوێستەی هەبووە دەی ئەوانە ئێمە لێرە پەیاممان ئەوەیە بۆ هەموو خوشک و برایانمان ئەوەی کە خۆی بە مسلمان دەزانێت دەڵێن وەرنە دەنگ بۆ ئەوەی ئێمە لە قیامەتە شتێکمان پێ بێ بۆ خۆمان بۆ وڵامێکمان پێ بێ بۆ خوای تەعالا کە بڵێن لە کاتێک کە لێمان دەپرسی ئاەت هەڵوێست چ بوو بەرامبەر بەو خوشک و برایانە کە لە قودسی پیرۆزە کە یەکەم ڕووگەی مسلمانانی جیهان بوو کە زوڵمیان لێ دەکرا ستەمیان لێ دەکرا ئایا هەڵوێستان چی بوو پێویستە هەموو تاکێکی مسلمان لەسەر کوڕی ئەم زەمینە ئەم زەویە هەڵوێستی هەبێت. باشە مامۆستا ئەوەی کە ئێستا دەبینین لە سۆشیال میدیا ئەیانوێ هەندێک بە ناوڕۆشن بیر ئەو پەیامە بگەێنن کەوا کێشەی فەڵەستین و مزگەوتی ئەقسا کێشەی کورد نییە جەنابەت بۆ ئەم دەنگۆیانە چی هەڵێ؟ ئەم کێشەی فەلەستین کێشەی هەموو مسلمانێکە لە ڕاستی و حەقیقیدا هەر کەسێک خۆی بە مسلمان بزانێ کێشەی ئەوە ئێمە لە مسلمان لە هەر جێگایەکی سەر کوڕی ئەو زەویە بێ ئەگەر زوڵمێکی لێکرا سەمێکی لێکرا دەبێت ئێمە پێی ناڕەحەت بین دەبێت ئێمە پێی غەمبار بین دڵگران بین دەبێت هاوخەمی خۆمانیان بۆ دەربڕین ڕاستە دەڵێنەوە لەوانەیە کورد نەبنیان کورد بن ئەو قسانە دەکرێن لێرە و لەوێ کەسانێک کە تەعەسسوبی نەتەوایەتیان هەیە بەڵام ئیسلامەتی و مسلمانێتی لە پێش هەموو شتێکە لە پێش هەموو مسلمانی لە پێش هەموو کوردایەتی و نەتەوایەتیەکە مسلمانێتی ئێمە مسلمانێکی کورد بەڕاستی ئەبێ ئازارەکانی هەموو گەلانی مسلمان بە خۆمان بزانین ئەبێکو لاشەیەک سەری ئەم ئومەتی ئیسلامە بکەین کە لاشەیەک شوێنێکمان ئازاری پێگەیشت هەموو لاشەمان تووشی ئازار هەبێ ڕاستی ئەمڕۆ کوردێکی مسلمان ئەبێ هەڵوێستمان هەبێ هەڵوێستی مەردانە مرۆڤانە مسلمانانە. ئەوەی ئێستا قسەیەک باسەکرێکەوە دەڵێن فەڵەستین و کێشەی مزگەوتی ئەقسا کێشەی کورد نییە جەنابەت بۆم قسەیەکی تێ بۆ کێشەی کورد نییە کوردگەلێکی مسلمانە ئەگەر ئێمە قسەیە بکەین بەڕاستی خۆمان دابڕی لە ئومەتی مسلمان ئێمە کە خۆمان مسلمان ئەزانین ئەبێ ئاگاداری ئەوە بینانی قودس یەکە قیبلەی مسلمان بووە ڕووی مسلمانەتیوە کێشەی وەکو مسلمانێتی وەکو ئینسانێکیش ئەبێ هەر بیری بکەینەوە وەکو مەزلومێک وەکو مەزلوم یعنی پشتگیری زاڵم خەتەرە ئەبێ پشتگیری مەزلوم بکەین ئێمەش لە هەردوو لاوە ئێمە ئەبێ ئەرکمانە پشتگیری گەری مسلمانی غەزە بکەین بە هەموو شێوەیەک ئەوە پێمان نەکرێت ئەگەر پێشمان ناکرێت ئەو بە کۆبوونەوەیەکی ئەوە کەمترینە بەدڵ دوعایان بۆ بکەین لە نوێژەکانمان تەعاتمان خوای بیرینەکانیان پاش بەوە بنێرێ شەیدەکانیان شاد بن خوای ئەم زوڵمە تا کۆتانەیە کۆتایی پێبێت و جوولەکە کۆتایی پێبێت لەم سەر زەویە چونکە بەڕاستی دەستێژەکان بە حەد بەدەر بووە.
سڵاوت لێ بێ وەکو گەنجێک پەیامت چییە بۆ خەڵکی مزڵم لێکراوی هیوادارم خۆڕاگرن هیوادارم گەلی فەڵەستین کە گەلێکی ستەم لێکراون چەند ساڵە زۆمیان لێگرێ لە 1940ەوە ڕژێمی زایۆنیسمی جوولەکە کە خوێنی ئەو برا موسڵمانانمانە ئەڕژێ هیوادارم خوای گەورە عیزەتمان پێ ببەخشێ سەرکردەیەکی ئەومان بۆ دروست بێکەوە وەکو باوکە سەڵاحەدینی ئەیوبی بتوانین ئینشەڵڵا ئەو قودسە ڕزگارکەن لە دەستی ئەو جوولەکە پیسانە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ لەتەجیدەنە ئەشەد الناس عداوة للذين آمنوا اليهود گەورەترین خراپترین دوژمنی مسلمانان جوولەکەیە بێ بیان ناسن سەلاحەدینی ئەیوبیت کرد تا چەند جێگەی شانازیتەکە وەکو کوردێک ئەو سەرکردە لە مێژووە توانیوێتی مزگەوتی قودس ینی ئەقسا ڕزگار بکات گەورەترین شانازی بۆ میلەتی کورد کە تا ئێستا هەبێت لە هەموو مرۆڤایەتی لە هەموو مێژووە بوونی باوکە سەلاحەدین ئەیوبی کە توانیوێتی خزمەتی دینی ئیسلام بکات توانیوێتی قودس ڕزگارکە باوکە سەلاحەدینی ئەیوبی ئەڵێ کاتێک بەیانیگان کە باوکی بانگی ئەکا بۆ نوێژی بەیانی سەیەکە هەڵنەساوە باک کە خەبەرێ بێتەوە ئەڵێوە هەڵنەساوی بە پەلە ڕائەکات بە سەریعی ئەچێت بۆ مزگەوت فرار کاتی دووەمەکەوێ ئەمە ئەبێ بە دەرس و وانەیەک بۆی ئەو کوڕە ببێ بۆ سەرکردە گەورەی کە قوچی ڕزگار بێت قسەیەک ئەکرێت لە سۆشیال میدیا کە هەندێک مەناو ڕۆشنبیر باز لەوەکەنکەوە قەزەی فەڵەستین و مزگەوتی با بڵێن ئەقسا کێشەی کورد نییە تۆ گەنجێکی کورد چی دێ بۆ ئەم جۆرە دەنگۆیان ئەو دەنگوانەوە کەسانێکن هیچیان بەدەستەوە نییە کەسانێکی دۆڕاون لە ژیانە هیچ شتێکیان بەدەستەوە نییە نەخەباتی پێشمەرگاتیانێ بڵێ کردویانە کۆمەڵێ نووسری بەردیوار و ئەوانن پیاوی بەرپرسەکانن هەڵەسن ئەڕشێنەوە بە ئیسلامە ینی کەسانێکی دۆڕاون کابرا خێزانەکەی خۆی هەڵەشاوە دواتۆ ڕخنە لە ئیسلام بگرێ کێشەی فەڵەستین کێشەی منە لەبەرەوەی من کەسێکی مسلمان و دیندار و خۆم بە مسلمان نەزانم هەر مسلمانە لە شوێنێک ئازاری هەبێ بەبرای خۆم ێزانم ئەوەی کەوا ئاڵێەوە و کەسانە دۆڕاون شکستیان خواردەوانم خۆیان دۆڕان و لە پێناو پارێکی کەمە کە ڕخنە لە ئیسلامەگرن بۆ کوێچن دوو ڕۆژی دەچنەوە بەردەم بارەگای خوا والله دۆڕاون لەم دنیا لەو دنیاشە پشتیوانیکردنی گەلی فەڵەستین ئەگەر بەشێکی پەیوەندی بە مسلمانێتی و مزگەوتی ئەقساوە هەبێ بەشێکی پەیوەندی بە ئەو زوڵم و ستەمەوە هەیە کە لە گەلی فەڵەستین ئەکرێت ئێمە بەردەوامە بین بەڵامەتینە لای ناوبڕێکەوە گەڕێنە وڵات بەو مەنزەرانە بەو ناحەقەی کە لە فەڵەستینیەکانەکرێ یعنی خەڵکی فەڵەستین مسلمان و خوشک و برای ئێمە زۆر بێتاقەتین بەو زڵمەکە لەوانەکرێ لە مێژووی مزگەوتی ئەقسا یەکێک لەو سەرکردانەی کە مزگەوتی ئەقسا و قودسی ڕزگار کردووە سەلاحەدینی ئەیوبیە کە کوردە ئەمە تا چەند بۆتە جێگەی شانازی بۆ تۆ کە نەتەوەکەت کوردە وڵات جێگای شانازیە هەموو دنیا ئەزانێت و بەتابەتی عەرەب و جوولەکەش ئەزانێ کە سەلاحەدینی ئەیوبی قودسی ڕزگار کردووە ئینشاڵڵا داواکانی لە خوای گەورە لەسەر دەستی سەلاحەدینێکی ترە قودسی پیرۆز ڕزگاری بێتەوە ئینشاڵڵا ئەوەی کە ئێستا بینی هەندێک مناو ڕۆشنبیر باز لەوەکەن کەوا مزگەوتی ئەقسا و فەڵەستین کێشەی کورد نییە جەناب چیت هەیە بۆم جۆرە قسانە بۆم جۆرە دەنگۆیان ئەوە هیچ ڕاست نییە ئەوە ئێمە خۆمان خۆ عەرەب و میلەتان لێک ناینەوە ئێمە هەمومان مسلمانین هەر مسلمانە لە فەڵەستین بەیان لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ ئێمە بە خوشکوبرای خۆمان نێزانین پێمان ناخۆشەکە و زڵماکرێ پشگیریانەکەین داواکەین لە خوای گەورە ڕزگاریاکە سەریان خا بەسەر ئەو جوولەکانە چیت هەیە بۆ خەڵکی زوڵم لێکراوی فەڵەستین و مزگەوتی ئەقسا بەتایبەت ئێمەوە خەڵکی کوردستان بەتایبەتی بە ئافرەتان خوشکان هەچ کەسەکە لە ناو کوردستاندا پشگیری تەواوی مسلمانانی کردی غەزە و فەڵەستین و قودس دەکەین بەتایبەتی و ئیدانەی هەچ زوڵم و هەچ ستەمێک دەکەین کە لایەن ڕژێمی دیکتاتۆر و ڕژێمی داگیرکەری ئیسرائیلەوە لەیان دەکرێت جەناب دۆکو کچێکی کورد دەزانی لە مێژووە سەلاحەدینی ئەیوبی تاکە سەرکردەیە کە توانیوێتی قودس ڕزگار بکات تا چەند ئەمە بۆتە جێگەی شانازی بۆ تۆ کە نەتەوەکە نەتەوەی کوردە و هەمان نەتەوەی سەلاحەدین ئەیوبی ئەکید زۆر شانازیە بۆ ئێمە کە ئێمە نەوەی سەلاحەدینین و وەک نەوەی سەلاحەدینیش دەوێت پشگیری لەو شتە بکەین کە سەلاحەدینی ئەیوبی قودسی ڕزگار کردووە شانازی زۆریش پێوە دەکەین و ئێستاش چەندان کورد لە کردی غەزە و لە قودس ماونەتەوە شانازیان پێوە دەکەین وە کوردێک باشە کۆتا پرسیارم
دەنگۆیەک بڵاو ئەکرێتەوە کەوا قەزەی فەڵەستین و قودس کێشەی کورد نییە جەناب چی دەیە بۆم دەنگۆیانە هەندێک بە ناو ڕۆشنبیر کە باز لەوە بەڵێ هەر سیستەمێک کە لە هەر مسلمانێک بکرێت لە هەموو جیهاندا زات تورک بێت چ عەرەب بێت چ هەر میلەتێک کە بێت کێشەی هەموو مسلمانێکە و ئێمەش وەک نەتەوەی کورد لەبەرەوەی مسلمانی کێشەی ئێمەشە بە تایبەتی وەکو کچە کوردێک پەیامت بۆ خەڵکی زوڵم لێکراوی فەڵەستین و مزگەوتی ئەقسا بە تایبەتی سپاس بۆ ئێوەش وەکو کچە کوردێک ئەمە بە فەڵەستینەکان ئەڵێم کە خی گەورە زوڵم و ناقی لە هیچ کەسێک قبول ناکە تاوەکو ئێستا کە توانی بێتیان جوولەکە ئەم ناڕەواییە بەرامبەر بە فەڵەستینەکان بکەن پشت بەخوای گەورە ئیتر ئەم شتە بەردەوام نابێت کۆتاییت و ئێمە لە کوردستان لە شاری سلێمانیەوە ئێمە ئەم کەرنەڤاڵەمان بۆ ئەوان کردووە ئەو پشگیرەمان بۆ ئەوان کردووە ئیشاڵڵا پشگیریە لەگەڵ پشگیری خی گەورە ئەبێ ئەوانش ڕزگاریان ئەبێت جەناب دەزانی لە مێژووە سەلاحەدینی ئەیوبیەکە کە لەو سەرکردانی کە مزگەوتی ئەقسای ڕزگار کردووە تا چەند جێگەی شانازیتە کە تۆش لە میلەتی کوردی و هەمان نەتەوەی سەلاحەدینی ئەیوبیتە الحمد لله کە سەلاحەدینی ئەیوبی کووردە هو الحمد لله کە کورد مسلمانێکی یەکجا زۆری هەیە ئەمە ئیدانەکردنە کاتێکە ئەوترێت چۆن پەیوەندی بە ئێمە نییە کە فەڵەستین بەم شێوازەی لێ ئەکرێت نەخێت ئێمە وەکو کورد پاشان وەکو مسلمان ئێمە ئەم ئەرکەمان لەسەر شانی خۆمانە الحمد لله کە سەلاحەدین کووردە و پاشان مسلمانێکە وەکو مسلمانێکی کورد ئەمە شانازێکی گەورەیە بۆ ئێمە من داواکارم لەو لایەنانە لەو کەناڵانە کە ئیدانەی ئەوە ئەکەن یعنی شانازی نەکرێ بە سەلاحەدینەوە و ئەڵێن فەڵەستین قەزیەی ئێمە نییە پێیان ئەڵێن با بچن مێژوو بخێنەوە نەخێنەواری ئیتر باوی نەماوە ئەتوان بچن خۆیان بگەڕن بزا سەلاحەدین کێ بووە پاشان کوردێکی مسلمانی سەربەرز بووە کە ئێمە شانازی پێوەکەین دایگیان بەخێر بێی جەنابەت پێم بڵێ بۆچی هاتووی بێن وڵا لەبەر خاتی ئەو برا بەڕێزان هاتووم کە ئاوا لە ژێر ئەو تەوانا و چەپۆکەی زاڵمان و بەشک بخوا ڕزگاریان کات و خوای گەورە دەرامیان لێ بکاتەوە و خوا گەورە ئەم تنانیان لەسەر هەڵگریە و چەند ناڕەحەتی کردووی ئاوا بینی زوڵم لەو برا مسلمان بەخوا ئەمرێ ناڕەحەتم چی هەموو چی لێ 4-5 جارەگری بخوا زۆر ئایان بۆکەی ئەرە شکر حمود بشەوە پێشە بێ بە ڕۆژم چەندێ دوعا بۆ خۆمەکەم سی ئەمرە بۆ وانەکەم بەخۆ بۆ بسڵمانانەکە و خوا ڕزگاریان کەی خوایە دەتەنگانە ڕێدە بۆچی خەمی ئەوانتە ینی چی وای لێ کردو خەمی ئەوان ئەی کاکە ئێمە بسڵمانین ئەی بسڵمان چۆن بەزەی بە بسڵمانە نایەتەوە ئەی بسڵمان یعنی چی ئەی تۆ بەزەی بە برای خۆتانەیەتەوە بە بسڵمانە نێتەوە ینی بسڵمانین بە قوربانێ بوو بەڵام خۆ ئێستا هەندێک بەناو ڕۆشنبیر باز لەوەکەن ئەڵێن مەسلەی فەڵەستین و مزگەوتی ئەقسا کێشەی کورد نییە تۆ چی ئەڵێ بۆ ئەمان وەڵای منەڵێم هەتا کێشەی ئێمەیە کێشەی کووردە کێشەی بسڵمانە ئێمە بسڵمانی چۆن کێشەمان نییە ئەو ئاوا لە ژێر لێدان و کشتن و بڕنامی ئێمە لە ژێر لێدان و کشتن و بڕینە فەرقمان چییە ئەی ژۆی ئێمە یەک جەستین وەکو مسلمان یەک دینین یەک مسلمانی ئەی چۆن مسلمانە بێ بەزەی مسلمانە بە خێر بێ و خێرت بنووس بێ ئینشاڵڵا خوا دەست بێ بە ئەمدانەوە خوا ڕزگاریەکەی بڕۆ بە ڕۆژوم خوای ڕزگاریان کەی خوای بیان فۆتێنەکان خۆش خاتون بەخێر بێ بزام جەنابەت پەیامت چییە بۆ مسلمانانی زوڵم لێکراوی فەڵەستین سەرتا بە خێراتدانەکەم کۆبوونەوەی ئەم مسلمانانە لێرە تەنها بە پاڵپشتیکردنە لە مسلمانان لە قودس و یعنی وجدانمان ڕێگە نایە کە بەو شێوە زوڵمیان لێ ئەکرێت و دڵنیا بن کە قودس لە ناو دڵی ئێمەدایە دۆکو کچە کوردێک دەزانی لە مێژووە سەلاحەدینی ئەیوبی یەکێک لەو سەرکردانی کە فەڵەستین و مزگەوتی ئەقسای ڕزگار کردووە تا چەند جێگەی شانازیتە کە هەمان نەتەوەی سەلاحەدینی ئەیوبیت شانازێکی زۆرە بە من کاتێک کە سەلاحەدینی ئەیوبی بەو شێوە بووە بەڵام زوڵم لێکردن لە قودس لە یەکەم ڕۆگەی مسلمانان بەڕاستی ئازارێکی زۆر یعنی تەسەور ناکرێت یعنی کەم ئێمە ناتوانین بەرگە بگرین کە مسلمانان بەو شێوە لە ناو مزگەوتی ئەقسای بەو شێوە سزا دەدرێن وەکو بینیتان لە 27 ڕەمەزاندا نەیانتوانی بەڕێکی نوێژی تەراویحەکەیان بکەن نیان هێشت هێرشیان کردە سەریان بە شێوەیەکی ئێستا دەبینین بەشێک لە سۆشیال میدیا هەندێک بەناو ڕۆشنبیر ئەیانوێ ئەو قسەیە ینی بڵاو بکەنەوە کەوا کێشەی فەڵەستین و کێشەی مزگەوتی ئەقسا کێشەی کورد نییە چی دەیە بۆم جۆرە دەنگۆیان زۆر هەڵان یعنی ئەوە هیچ ئەوە بڕیاری ئێمە نییە ئەگەر هەر کەسێک خۆی بە مسلمان بزانن ئەبێ پاڵپشتی لە قودس بکە چونکە قودس یەکەم ڕووگەی مسلمانانە و سێهەم مزگەوتێکە پێغەمبەر درودی خوای لەسەر بە دروستی کردووە و پێویستە هەموو مسلمانان هەموو تاکێکی گەور لەسەر ئێمە پێویستە کە
بە شێوەیەکی زۆر باش پاڵپشتی لە قودس بکەین و هەتا بیشمێنین قودس لە ناو دڵماندایە. هاتم وەکو کوردێک وەک بەشداری ئەم خۆپیشاندان ناکەین ئیدانەی هەموو ئەو کارە دژمنکاریانەی قوارەی ئیسرائیل دژی مسلمانانی ئەقسا و مسلمانانی غەزا داواکەین مسلمانان لە هەموو جێیەک لە هەموو شوێنێک هەڵبسن دژی ئەو کارە ئیدانیکەن. جەناب دۆکو گەنجێکی کورد دەزانی لە مێژووە سەلاحەدینی ئەیوبێکێک لەو سەرکردانی کە گەلی فەڵەستین و مزگەوتی ئەقسای ڕزگار کردووە تا چەند جێگەی شانازیت بۆ کە لە هەمان نەتەوەی سەلاحەدینی ئەیوبیت. ئێمە زۆر خۆشحاڵین زۆر شاناسیی زۆر گەورەیە کە ئێمە نەوەی سەلاحەدینی ئەو ببین کە قوزی ڕزگار کردووە لە دەستی سەلیبیەکان و لە دژی جوولەکە. قسەیەکەکرێ هەندێک بەناو ڕۆشن بیرکەوە باز لەوەکەن کێشەی فەڵەستین و مزگەوتی ئەقسا کێشەی کورد نییە. جەناب چی دەیە بۆم جۆرە قسەیان؟ ئەو جۆرە ئەو کەسانی و قسەکەن ئەسڵ نە لە مێژوو شارەزان لە ژیانی مردوی کوردی شارەزان. ئەمە ئەگەر قەزیەکی کوردی نەبێ قەزیەکی مسلمانەتیە قەزیەکی ئیسلامەتیە ئێمە وەکو مسلمانێ پشگیری مزگەوتی ئەقساکەین. مسلمانێک کاتووی بۆ ئێرە چۆن پشتیوانی لەگەلی زوڵمولێکراوی فەڵەستین؟ وڵا گەلی فەڵەستین برامانن خوشک و برامانن ئێمە وەکو مسلمان ئەبێ بە هەموو توانایەکمان بە ڕۆح بە گیان بە هەر شێوازێ بێ دیفاعیان لێ بکەین و پشگیریان بکەین چونکە بەڵێ جەنابەت خۆزانانی یەکێک لە ئەو سەرکردانی کە لە مێژووە گەلی فەڵەستین و بابڵێ مزگەوتی ئەقسای ڕزگار کردووە سەرکردەی کورد سەلاحەدینی ئەیوبیوە تا چەند جێگەی شانازیتە کە لە هەمان نەتەوەی سەلاحەدینی ئەیوبی؟ وەڵای ئێمە خۆمان بە نەوەی سەلاحەدینی ئەیوبی ئەزانین وەکو مسلمان ئەرکی سەرشانمانە نەوەی ئەو پیاوە بەڕێزەین ئەو سەرکردە قائیدە شۆڕژێڕین کە توانی قودس لە مێژوودا ڕزگار بکە ئێمەیش نەوەی ئەو پاڵەوانین. بینین لە سۆشیال میدیا هەندێک بەناو ڕۆشن بیر باز لە قسەیەکەن کەوا گەلی فەڵەستین و کێشەی فەڵەستین و ئەقسا کێشەی کورد نییە. چیت هەیە بۆم جۆرە قسەیانە بۆم جۆرە دەنگۆیانە؟ لە ئاینی پیرۆزی ئیسلامە نەتەوە بڵێ بەڕێزە پیرۆزە بەڵام نەتەوەی ئیسلام هەمووی یەک پارچەیە یەک بەشە وەکو چۆن لاشەیەک هەمووی یەک بەشە هەر بەشێکی ئەو لاشەیە ئازاری هەبوو هەموو لاشەکە ئازار هەیە. لەبەرەوە ئێمە وەکو مسلمان وەکو گەلی کورد خۆمان بە بەشێ لە هەموو مسلمانێک لە هەر شوێنێک ئازارێک ناڕەحەتیەکی هەبێ ئەبێ پێمە نەخۆش بێ و دیفاعی لێ بکەین بە توانا بە زبان بە گیان بە ڕۆح بە هەر شتێ بێت. مامۆستا جەنابەت لەکوێوە هاتووی و پەیامت چییە؟ وەڵا لە شارە زوورە هاتووم لە گوندی قەرەگۆلۆ. پەیامت چییە بۆ گەلی زوڵملێکراوی فەڵەستین؟ ناخەمەژێت بەدەست خۆم لێ ناخەمەژێت بۆ مسلمانانە کەوایان بەسەر هاتووە ئەوان جوولەکانی خۆیان تێچێ بکە بەس داخەکەم بۆ حاکمەکانی عارب بەناو حاکمی عاربن و مسلمانن پشتیوانی لە جوولەکەیەکەن جوولەکە چێ بکە ئارەزوی خۆیەتی دوژمنە دوژمنی ئیسلامە بەڵام ئەوان بە حسابی خۆیان دۆستی مسلمانن. ئیمارات سعودیە نای وڵاتایش حەزەکەم بڵێ مێکەیەکە کە پشتیوانی جوولەکەیەکەن کە دژی مسلمانانن دژی ئەو خەڵکەن ئەو فەقیر و هەژارەی غەزەن یعنی پشتگیری لەو جوولەکەم زاڵمانە ئەکەن. بەڕاستی ئەو مسلمانان زۆر غەدریان لێکرێ زۆر داماون زۆر لێ قەوماون هەر چوار دەوریان گیراوە لە شارێکە هیچ هینێکیان نییە ئاوا تۆ بارانەکرێن زەختیان لێ ئەکرێ هەمویان تەفروت و نابوون و مەجاڵیشیان نیە. بەڵێ فەرموو مامۆستا جەنابەت دەزانی سەلاحەدینی ئەیوبیێکێکە لەو سەرکردە کورتانەی کە لە مێژووە گەلی فەڵەستین و مزگەوتی ئەقسای ڕزگار کردووە تا چەند جێگەی شانازیتە وەکو مامۆستایەکی کورد کە لە هەمان نەتەوەی سەلاحەدینی ئەیوبی. لە سعود بووم لە 2006 بەجلی کوردیوە ئەگەڕاین ماچیان نەکردین ئێوە ئەبنا سەلاحەدینن سەلاحەدین جێی فەخر و شانازیە بۆ بەڵێ یەکسەر بەجلە کوردیەکانە ماچیان نەکردین لەناو مەکە لەناو مەدینە ئەحفاد سەلاحەدین ڕێزیان لێگرتین جاری وا بوو لە دوکانەکانە لە هینەکانە پاریان لێ وەرنەگری ئەم بە زۆر پارەماندا ئەحفادی سەلاحەدینن قودستان ئازاد کردووە ئیساش ئومێدمان بە ئێوەیە قودس ئێوە ئازادیکەن و عەرەب ئازادی ناکات و عەرەب
عرب بەکرێ ئەی زۆربیان بەکیرە گیراون و حاکمەکانیان بەکرێ گیراون بەڕاستی. مامۆستا ئێستا ئەبینین هەندێک بەراو ڕۆشنبیر ئەیانەوێ و پەیامە بگەێنن کە کێشەی گەلی فەڵەستین و مزگەوتی ئەقسا کێشەی کورد نییە. جەنابەت بە کورتی چی دەیە بۆم قسەیە؟ ئەوەی مسلمان بێ قودس کێشەیەتی، ئەوەی مسلمان نەبێ قودس کێشەی نییە. ئەگەر من خۆم بە مسلمان بزانم قودس کێشەی منە، ئەفغان کێشەی منە، کێشەی مسلمانان کێشەی منە، مسلمان کێشەی من بێ. بەڵام ئەوانەی کە مسلمان نین کێشەیوان نیە ڕاستەکەن، کە مسلمان نەبێ کێشەی نیە ڕاستەکە. بەس کە من مسلمانم کێشەی منە هیچ جیاوازێکی نیە. بەڵێ ئێمە هاتوینە تێرە بۆ ئێمە پشتیوانی میلەتەکەمان کەین، پشتیوانی گەل لە مسلمانەکان بکەین، بەتایبەت لە فەڵەستین و لە قودسی داگیرکراو کە چەند ساڵە زوڵمیان لێکرێت لەلایەن دەوڵەتێکی جوولەکەی داگیرکەر. ئێمە کاڵین جوولەکە هەموو جوولەکە جوانیە، هەموو جوولەکەش بۆ شوێ ستەمکار نییە، چووکە لە ڕاگەرنە عەرەبیەکانە ئەبینین چەندین جوولەکە هەن کە دژایەتی ئەم حکومەتە ئەکەن، بەڵام حکومەتێکی ڕەگەزپەرستە. بنیامین ناتانیاهۆ کە سەرۆکوەزیری ئیسرائیلە کەسێکی ڕەگەزپەرستە، ڕقی لە مسلمانە، ئەگینا لە جوولەکە شاخەڵ لە یەهودی و جوولەکە شاخەڵکی بەویژدان و بەقیبەت هەیە. ئێستا کە ئەبینین هەندێک دەنگ و براوەکرێتەوە کەوا کێشەی فەڵەستین کێشەی کورد نییە. ئایا تا چەند تۆ قودس و کێشەی فەڵەستین بە کێشەی خۆ دەزانی؟ برای بەڕێزم کێشەی قودس و فەڵەستین کێشەی هەموو کووردە. لەبەر چی کێشەی هەموو کووردە؟ یەکەم ڕووگەی یەکەمی مسلمانانە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە شەوڕەوی کرد یەکەم شوێن کە بۆی چوو مەسجید الئەقسایە و خوای گەورە لە قورئانە فەرمێ نوێژێک لە مزگەوتی ئەقسا یەکسانە بە دەنوێژ، یەکسانە بە دەنوێژ. بەڵام بەداخەوە لێرە هەندێک لایەنی عیلمانی هەن لەگەڵ ڕێزمە بەڕاستی لە هیچ نازانن. یەکێ لە بەرپرسان یەکێک لە حیزب ئەلمانیەکان من نامێ لێرە نایبێنمە و خەڵک گەزانێت ئەچێ سەردانی کۆنسڵی ئیسرائیلەکات و پشگیری ئیسرائیلەکات ئەوانی ژۆکو ئێمە ستەمیان لێ کراوە. من ئەمەوێ قسەی گە بکەم ببوورە ئەگەر کات بەسەر چاو هەیە ئەڵێت فەڵەستین پشگیری ئەمەی نەکردووە کە ئێمە ئەنفال کراوین لە ساڵی 1970 تا ئێمە ئەنفال کراوین. وەرە پێم بڵێ فەیسبووکی تۆ 1970 ناوی چی بوو؟ وەک نەتازەترین نمونەی ئەفرین بوو کاڵێ فەڵەستین پشگیری نەکردین لە ئەفرینە، بەڵام ئەفرین لە یەک دقەیە فرۆشرا بە حکومەتی تورکیا و حکومەتی سووریا. بەڕێزانەوەی کە بینیتان پامی بەشێک لەو کەسانە بوو کە بۆ پشتیوانیکردن لەگەلی فەڵەستینی زوڵم لێکراوە مزگەوتی ئەقسا کە هاتبوونە ئێرە لە سلێمانیەوە ئەو پەیامیان گەیاندکەوە دڵیان بۆ خەڵکی فەڵەستین زۆر بەداخە داوای وەستاندنی ئەو داگیرکاری ئەو زوڵمەیانەکەن کە لەسەر خەڵکی زوڵم لێکراوی فەڵەستین ئەکرێ و باسییان لەوە کرد کە هەر کەسێ خۆی بە مسلمان بزانێ کێشەی گەلی فەڵەستین و مزگەوتی ئەقسا کێشە ئەوە لەبەرەوەی یەکەمین ڕووگەی مسلمانان مزگەوتی ئەقسا بووە، دواتر کە ڕووگەی قیبلە گوازراوەتەوە بۆ مەکە. بەڵام ئێستا ئێمە وەکو کورد کە میلەتێکی زوڵم لێکراوین گەلی فەڵەستینیش بە هەمان شێوە زوڵم لێکراوە، جگەلەوە ئێمە وەکو مسلمان پشتیوانی لە گەلی فەڵەستینەکەین لەبەرەوەی مسلمان لە هەر شوێنێک بێ یەک جەستەیە. داواکارین خوای گەورە ڕەحم بە گەلی فەڵەستین و ئەو مسلمانانە بکە کە زوڵمیان لێکرێت بەهانەیانەوە بچێت و داگیرکاریەکانی دەوڵەتی زایۆنیستی بوەستێنێت. پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.